زمانی دڵ و شێوەزاری حاڵ بەشی دووهەم. مەردەکانی دڵ هەمیشە بە دوای ئەوەون بەهای ڕاستەقینە دەست وتەکان بخەنەوە. ئەوان داوەکانیان هەڵدەدەن و هەوڵی ڕاوکردنی ئەو ئیحساس و کرۆکی واتایانە دەدەن کەوا لە دڵیانەوە قوڵپەی دێت. بەڕووی ئەو تێبینیانەشدا داخراون کەوا لە میکانیزمی وجدانیانەوە ڤیزەیان وەرنەگرتووە. هەر دەنگ و هەناسەیەک کەوا لە دڵیانەوە هەڵ نەقوڵا بێت، تەنانەت گەر نەغمە و ئاوازی بولبولیش بێت، لە قوڵایەکی جیاوازی ناخیاندا بۆ لە بیرچوونەوە جێی دەهێڵن و لە بەرامبەر ئەگەری ئەو جۆرە تێبینیانەدا بەردەوام لە بێدەنگی چاودێریکردندا دەژین. هەر شتێک کەوا دڵنیابن لەوەی لە نێو دڵیانەوە فیشقەی کردووە، هەروەها ئەو چەمکانەی بە تێبینی وابەستەیی حەقەوە هێناونیانەتەوە سەرزاریان، تەنانەت گەر لە ڕوانگەی ڕووکەشی ئەقڵەوە وەک ژەهریش وەهابن بەسەر شتانێکی کەوسەر ئاسادا پێشیان دەخەن کەوا لە زمانی حاڵیانەوە نەهات بێتە دەرەوە و بە شێوەزاری حاڵیان ڕەنگیان نەگرت بێت. هەڵی دەبژێرن چونکە ئەوان بە دوای ئاسوودەیی نەفسانی و جسمانی خۆیانەوە نین. گەر لەسەر ئەو ڕێگایەی بە تێبینی دنیاکەیانەوە بەسەریدا دەڕۆن، هەزاران مەخدوریەت و بێبەشبوون جێگەی باسیش بێت، ئەوان هەردەم بەرە و ئەو ئاڕاستەیە دەڕۆن کە دەرزی دڵیان پیشانی دەدات. گەر پێویستی کرد ئامادەن بە تەواوی خۆیان لەبیر بکەن، تەنانەت ئامادەی ئەوەشن بە درێژایی تەمەنیان لە یاد بکرێن، نە بە دوای ناو و نیشان، نەشان و شۆرەت، نە بە دوای سەروەت و سامانەوەن. تەنانەت گەر بە شێوەیەکی بەردەوام بێوەفایی ببینن بەرامبەر ئەوەی دەیکەن و ئەنجامی دەدەن، یاخود هەمیشە تووشی بێبەشی ببن، نە بە هەندی وەردەگرن، نە دڵیان زویر دەبێت و نە کەسیش بە بێوەفایی تاوانبار دەکەن. هەڵسوکەوتێکی لەم شێوەیەش وەک داخوازی ئیمانەکەیان و تایبەتمەندی ئەو ڕێگایی لەسەری دەڕۆن ئەژمار دەکەن و هەر شتێکی نەرێنی کەوا ڕوبەڕووی دەبنەوە خواکەریمەیەکی بۆ دەڵێن و سەیری ئەوە دەکەن لەسەر شاڕێگەی پێغەمبەران بەردەوامی بە ڕۆیشتنی خۆیان بدەن. بە درێژایی مێژوو تەواوی خوێندکارەکانی قورئان بەم شێوەیە بیریان کردوتەوە. لەم گوزەرەوە ملی ڕێگەیان گرتووە. ڕێبوارانی دوێنێ و ئەمڕۆی ئەم شاڕێگا نورانیە سوێندی ئەوەیان خواردووە ببنە شوێن کەوتەی ڕابەری ئەو ڕێگە بێکۆتاییە و هەمیشە هەر هەناسەی خۆشەویستیان داوە و هەردەم عەشق و خۆشەویستیان بۆ کەسانی تروتووەتەوە. هەموو کەسیان بە هەستی برایەتیەوە لە ئامێز گرتووە. بە دەربڕینەکەی ئوستاد بەدیع الزەمان لە ڕوانگەی بێشکەی برایەتیەوە سەیری گەردوونیان کردووە. کاتێک قسەیان کردووە بە زمانی دڵیان قسەیان کردووە، بە شێوەزاری حاڵیشیان قسەکانیان ڕەنگا و ڕەنگ کردووە. گەیشتونەتە ئەو خاڵەی کەسانی فانی لە باقی جا دەکاتەوە. بە هەست و هەیەجانەکانیانەوە هەمیشە تابلۆیەکی جیاوازیان کێشاوە. ئەمانە کەسانێکن لە بچووکترین ئاماژەی چواردەوریانەوە هەست بە ڕۆح و واتای تەواوی بوون دەکەن و ئەوەی هەستیشی پێدەکەن بە ئاماژەکانی سەردەم و چاویان و واتاکانی ناو چاوەکانیان شکڵی پێدەدەن. ڕازە قوڵەکانی ناوبوون بە درک پێکردنی لە دونی خۆیان درک پێدەبەن و ئەو واتایانەی بەلێزمە و شەستە بەسەر ترۆپکەکانی دڵیاندا قوڵب دەبێتەوە وەک خوانێکی ئاسمانی پێشوازی لێ دەکەن. هەوڵ دەدەن بە هەموو کەسێکی تریشی تام بکەن. دۆڵ بە دۆڵ دەگەڕێن و بە دوای ئەو سینانەدا دەگەڕێن کە جوانیە شکۆفە کردووەکەی ئیمانەکەیانیانی پێشکەش بکەن. ئیدی هەر ڕۆحێکی ئامادە دەدۆزنەوە، لەوێدا جەژنێک دەگێڕن و لەم هەستانەشیان هەتا بڵێیت مەعسووم لە بەرامبەر گەورەترین سەرکەوتنەکانیشیاندا بێبانگەشە و لە بەرامبەر هەموو چاوەڕوانیەکیش داخراون. بەڵام هەردەم پڕ لە نەشئە و لێوان لێو لە تامەزرۆین. شەو و ڕۆژ هەردەم بە دوای ڕازێکەوەن. بەشکردنی ئەم ڕازەش لەگەڵ کەسانی تردا گەورەترین هیوایەتی ئەوانە. ئەوەی لە دڵیانەوە هەستی پێدەکەن هەوڵ دەدەن لە دڵەکانی تردا هەیەجانی پێبهێنە ئاراوە. بۆ سینەگەلێکیش کەوا ئاشنایەتی هەیە لەگەڵیاندا بەستەی بێگوفتەی وەها لە هەست و هزر و دەنگ و تە پێشکەش دەکەن کە هێشتا مڕەکەبی چاپخانەکان نەیان بینیوە. هەمیشە بە هەیەجانی ئەو کارەی ئەنجامی دەدەن لە هەناسکە بڕکێدان، نەتووشی بێهیوایی و خەفەت،
نەتووشی دوو دڵی و دڵشکان دەبن قوم لە تام و چێژی هیوا و بزاوتەکانیان دەدەن لەو کارانەی ئەنجامی دەدەن لە هیچ شوێنێکی تریش بە دوای پاداشتی کارەکانیاندا ناگەڕێن وەک ئەوەی دڵنەزان و ڕۆح نەزانەکان بە دوایدا دەگەڕێن پاشان ئەو ڕۆح و واتایەی لە دڵەکانیاندا هەوێنیان گرتوتەوە پێشکەشی دەکەن ئەو ماریفەت و خۆشەویستیەی کەوا تێرخواردن لە چێژەکەی بوونی نییە هەر کەسێک کەوا پێشداوەری نەبێت بۆیان خۆی پێناگیرێت لە بەردەم ئەم دەنگە ئەفسوناویەی ئەوان کە چەشنی تافگەی کرانەوە بەرەو دامێنی قەتپاڵەکانی دڵیان خوڕەی دێت و دەڕوات کەس ڕزگاری نابێت لەم هێزە ڕاکێشەرە لە دونیا کەوا بە سینەی مرۆڤەکاندا دەکێشێت و لە ناخیاندا دەنگ دەداتەوە وتە و ڕوونکردنەوەکانی ئەم دڵە کاریگەرانە کەوا وەک ئاوێنەی دەربڕینەکانی سەر و ئاسمانەکان ئەژمار دەکرێن هیچ کەسێک ناتوانێت لە بەردەمی بێپەروا بمێنێتەوە ئەگەرچی یەکسەر کاریگەریەکەشی نەبینن ئەم تیمسالی وتانە کەوا لە دڵیانەوە فیشقەی کردووە و لە حاڵیشیاندا شێوەزارێکی جیاوازی وەرگرتووە گەر ئەم ڕۆژ نەبێت سبەینێ هەر کاریگەری لەسەر ئەو دڵانەدا دەنێت کەوا بەڕوویاندا کراون و سیستەمی ویژدانیان بە تەواوی قوڵایی خۆیەوە لە ژێر کاریگەریان دەمێنێتەوە پاشان ئەم داهاتەی ئەوان کە ڕۆژێک وەک دەستکەوتی نەست و ژێر شعوری لێدێت تەنانەت گەر بە بانگهێشتێکی زۆر بچووکیش بێت بۆیەی خۆی تەنانەت لە دوورترین ڕۆحەکانیش دەپرژێنێت بەڵێ نە ئەو وتانەی لەم ڕۆدا بە زمانی دڵ دەوترێن نە ئەو ڕوونکردنەوانەی لە ڕێگەی شێوەزاری حاڵەوە دەوترێنەوە هەرگیز بە فیڕۆ ناچێت هزرەکانی ئێستا هەریەک لەوان لەسەر دیسکێک تۆمار دەکات و شعور هەڵسەنگاندنیان بۆ دەکات لۆژیک و داوەری ژیری بەخێوی دەکەن و گەورەی دەکەن پاشان لە قاڵب و شکڵی نوێدا جێگەیان دەکاتەوە و ئەوان ئەمانەتی دەستی کاتی دیاریکراوی خۆیان دەکات کاتێک وەرزی خۆشیان دێت ئەو وتە و حاڵە ئەفسوناویانەی دڵ کەوا جێپەنجەیان لەسەر ڕۆحەکان ناسڕێتەوە کێ چوزانێت چۆن جوانی گەلێکی نەبینرا و نەبیستراوی لێ دەکەوێتەوە.